ولی دوباره صلاف ل هوا بینران مجرا ایرو یا برنامه بیانید باش کردستان امیل سر پروردهی خزان و مالبات با خوین به تایبەتی وان دەمێن کو کریزە کابووری بسەرەرێمان کوردستانی داهەیە و چاوە بکاربن بسەروان کریزاندا زاڵ بن و هەروە پەروەردەیەکە تەندروست یا خێزانی و یا ماڵباتێ ئەم چێ بکەین مە میێوانداریە مامۆستا ڕەوف سابر بەرپرسێ ڕێکخراوە پەروەردەیی یا خێزانی کریە ئەمێ لە سەروێ مژارێ باخوین بەلێ مامۆستا بەخێر بێت بۆ بەرنامەی بەیانیت باش کوردستان. زۆر سپاس بەیانی باش لە جەنابتان و لە سەرجەم بینەرانی کەناڵی ناریە. مامۆستا بە سەرەتا باس لە دامەزراندنی ئەم ڕێکخراوە بکەین. ئەم ڕێکخراوە کەی دامەزراوە و ئامانجی دامەزراندنی چی بووە؟ دامەزراندنی ئەم ڕێکخراوە خۆی چیرۆکێکە. سەرەتا ئەوە بوو من لە ڕێکخراوە بیانەکان کارمە کرد وەکو یونسکۆ و IRC و CDSO ئەمریکی پاشان کە لەگەڵوانە دەستمان بەکارکردن کرد ئەوان هەریەکە لەو ڕێکخراوانە ئامانجی تایبەتی خۆی هەیە کاتێک کە ئێمە زانیمان ڕێو شوێن و هەڵسوکەوتی ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی شارەزا بووین لە کارکردنەکانی بیرمان لەوە کردەوە کە ئێمە وەکو کۆمەلگای کوردی پێویستمان بە ڕێکخراوێکە کە ڕێکخراوەکە ڕێکخراوێکی پەروەردەیی بێ کە بتوانێت کاریگەری ڕاستەوخۆی لەسەر خێزانەکان هەبێ. ئەو ئامانجانەی کە ئێمە خۆمان هەمانە ئامانجی تایبەت بە کۆمەلگاکەی خۆمان پێ ئەچێ ئەو ئامانجێکی تر بێ لای ڕێکخراوەکانی بیانی کە دێنە کوردستانەوە بە شێوازێکی ترکارەکەن. بۆیە لەگەڵ چەند برادەرێکی خۆشەویست و کەسی بەتوانە لە ئەردەن لە عومان هەستان کۆبوونەوەیەکمان کەرە و کاتە ئێمە چوبین بۆ خولێک لەوێ لە ژێر کاریگەری ڕێکخراوی یونسکۆ ئەوە بوو پاش کۆبوونەوەکە بڕیارماندا کاتێک کە بگەڕێنەوە بۆ کوردستان ڕێکخراوی پەروەردەی خێزانی دابمەزرێنین. یەکێک لەو کەسانی کە زۆر چالاک بوو کە بەڕاستی ڕۆڵی زۆر چاکی هەبوو مامۆستا کوردستان بوو کوردستان عزیز کە لە ئەلفەوە تایەی ڕێکخراوەکە لەگەڵمانە کاری کردووە. ئەیتر پاشەوە کە هاتین وەکو گروپێک لە سەرەتا دەستمان بەکارکردن کرد وەکو گروپەکە هەستین تەنسیقمان کرد هەماهەنگیمان کرد لەگەڵ ڕێکخراو و لەگەڵ سەندیکاکانی هەرێمی کوردستانە ئەو بوو هەستین بە چاپکردنی 30,000 کتێب و نزیکی 10,000 بلوشور لەسەر ئەرکی پارێزگار و هەستان چەندین کۆڕ و ئەوانەمان ئەنجامدا لە دیوانی پارێزگای سلێمانی و لە دیوانی پەروەردەی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی و هەروەها دەستمان کرد بە چالاکیەکان ئەو بوو هەستان کۆنتاکێکی زۆر باشمان کرد لەو کاتەدا لەگەڵ فەرمانگەی ڕێکخراوەکان و هەروەها لەگەڵ فەرمانگەی تەندروستی بۆ ئەوەی کە بزانین چۆنایی بتوانین خزمەتێ بکەین بە هەموو چین توێژەکانی کۆمەلگا. باشە مامۆستا ینی لە ئێستادا وەکو دیارە هەرێمی کوردستان بە قەیراندا تێدەپەڕێتن چۆن بتوانین ینی لە ڕووی پەروەردەییەوە خێزانێکی تەندروست پێک بێن لێتن. دیارە ئەمە وەڵامەکەی زۆر قورسە هەروە بە ئاسانی ئێمە ناتوانین وەڵامی ئەوە بێنەوە چونکە بەڕاستی ئەمە پێویستی بە ژمارەیە پێویستی بە توێژینەوەیە پێویستی بە ناوەندێکی ئەکادیمیای زانستیە بۆ ئەوەی کە بتوانێ بەرنامە ڕێژی بکە بۆ ئەو کارە بەڵام وەکو شێوەیەکی گشتی چۆن ئێمە بتوانین خزمەت بە تاکەکانی خێزان بکەین و لە هەمان کاتا بتوانین قەیرانەکە تێپەڕێنین باشترین شت ئەوەیە کە ئێمە لێ تێگەیشتنمان هەبێ لەگەڵ ئەندام و تاکەکانی ناو خێزان خودی خێزان. جەنابتان باش دەزانن هەموو کێشەکانی ناو کۆمەلگا و ناو فەرمانگاکان و ناو جومگەکانی حکومی سەرچاوەگرتووی کێشە خێزانیەکانە. کێشە خێزانیەکان لە سەرەتادا لە تاکەوە ئەگوێزرێتەوە بۆ خێزان لە پاشان ئەچێتە ناو کۆمەلگا و ئەچێتە ناو جومگە و چین توێژەکانی ترەوە. باشترین شت ئەمەیە کە ئێمە بتوانین
خێزان هێمن ببێتەوە، خێزان لێ تێگەیشتنی هەبێ، تاکەکانی خێزان زانیاری زۆریان پێ بدرێ لەسەر ئەوەی کە چۆن بتوانن هەڵسوکەوت لەگەڵ یەکترا بکەن. باشترین شت سەبر و ئارامی، چۆن بتوانێت سەبر و ئارامی بخۆی دروست بکە. یەکێک لە کێشە گەورەکان لە نێو تاکەکانە لەم قەیرانانەدا زۆربەی زۆرمان تووشی هەڵچوون و بەرکەوتن و کۆمەڵێک بابەتی لەو جۆرە دەبین. بۆ ئەوەی کە ئێمە بتوانین تووشی هەڵچوون بووین، دیارە هەموو کەسێک تووشی هەڵچوون هەبێ، ناکرێت بە تاکێک بڵین هەڵمەچۆ، بەڵام دەکرێت پێی بڵێن کاتێک کە هەڵچووی بەچی خۆت ئارامەکەیتەوە، چۆن دەریە بڕی، چۆن ئەم هەڵچوونەت بەتاڵ دەکەیتەوە. باشترین شت ئەوەیە بە شتە ئیجابیەکان بتواندرێت هەڵچوونەکانی خۆیان ئارام بکەنەوە. یەکێک لەو شتانە زۆر جار شاعیرێک کە بۆ نمونە کە تووڕە دەبێت، شعرێکی زۆر جوان و پخت لە دایک دەبێت، کەم شعرە لەوانێت ببێتە سمبل بۆ کۆمەلگا. هەروەها مۆسیقاژەنێک کە کاتێک تووڕە بێتەوە پەنا ئەباتە بەر ئامێرەکەی ئاوازێک گەژەنێ، شتێکی تازە لە دایگە بێ لە لای ئەو کە لەوانەیە بە جوانترین شێوە خزمەت بە کۆمەلگا بکە. تاکەکانی ئێمەش کە کاتێک تووشی قەیرانی ئابووریە بین، کاتێک کە تووشی چکە ئەمە لە هەموو شوێنێکی دنیا بەپێی ئەو داتا و بەپێی ئەو سەرچاوە مێژویانش کە هاتووە پاشماوەی شەڕ لە کاتی شەڕ، لە کاتی جەنگ، لە کاتی قەیران فەساد دروست دەبێت، گەندەڵی دروست باس لەوە کرد کە شاعیرێک بە شاعر ینی تووڕەبوونەکەی خۆی بەتاڵەکاتەوە، مۆسیقاژەنێکیش بە هەمان شێوە. ئەی تاکێک کە ینی مەسەلەن نە شاعیر بێ و نە مۆسیقاژەن بێ و نە هونەرمەند بێ، چۆن بتوانێت ئەو تووڕێیەی خۆی کە لەگەڵ یەکێک لە ئەندامانی خێزانەکەی هەیەی لە جیاتیەوەی بەو بەتاڵی بکات و بە شتیشکە ینی بەتاڵی بکات. بەڵێ کۆمەڵێک بنەمای زانستی هەیە بۆ ئەوی کە کەسەکە تووڕە بوو بۆ ئەوی کاری خراپ ئەنجام نەدا، کاری باش ئەنجام بە ئەبێ چی بکات. هیچێک لەو کارانەی کە کاری باشە ئەوەیە لەو کاتەیە کە تووڕە دەبێت باشترین شت ئەوەیە بە وشەی جوان شتەکان پێناسە بکات، شتەکان دەرببڕێ. دوو ئەگەزانی نایتوانێت لە بواری گفتوگۆکردن لە شوێنەکەی خۆی بمێنێتەوە، بە دڵنیایی هەڵچوون لە ئەنجامی دیالۆگ زیاتر دروست دەبێت. کاتێککە لە بەرامبەریەکێک وەستێتەوە دیالۆگ دەکەیت، لە ئەنجامی ئەم دیالۆگە تووڕەبوون دروست دەبێت. باشترین شت ئەوەیە کە کاتێک زانی لێرە هەڵچوون و تووڕەبوون دروست بوو، شوێنەکەی خۆی بەجێ بێڵێت. باشترین شت ئەوەیە کە کاتێک شوێنەکەی بەجێ هێشت بچێ مەسەن لە جێگایەک داکە خۆی پێی خۆشە، مەسەن چاک بخواتەوە یا دەموچاوی پشووە یا هەتا تەنانەت جلەکانی بگۆڕێت. بەڵام دکتۆر ئەمە نابێت لەگەڵ پەروەردەیە گەورە بکرێکە بۆ نمونە لە سەرەتای تەمەنی مناڵیەوە مناڵەکەەوە فێر بکرێکە بۆ نمونە کاتێککە هەڵە چێت و ڕابێ بە شێوازێکی پەروەردەیی فێر بکرێت، چونکە کاتێک کە مرۆڤ گەورە بێ ڕەنگە بۆ شێوازی کە گەورە بۆ نەتوانێت بە ئاسانی خۆی کۆنتترۆل بکە یاخود خۆی بگۆڕێ، ڕەنگە زۆر کەسیشە بێ پێی خۆش نەبێت کە تووڕێیان هەڵە چێ، بەڵام بۆ شێوەیە گەورە بۆ و لەگەڵی ڕاهاتووە نابێت لە سەرەتای مناڵی یاخود لەو قۆناغە فێر بکرێت کە چۆن تووڕەبوونەکانی بەتاڵەکاتەوە. بەڵێ خۆزگە ئەو قسەی جەنابێت، من خۆزگەی بۆ خوازم، چکە یەکێک لە شتەکان لە لای ئێمە ئەوەیە کە کاتێک وەکو جەنابەت باسیەکەی کەسایەتی کەسەکان لە سەرەتای مناڵیەوە دروستە بێت. کەسایەتی من کەسایەتی ئێستام نییە، لای ئێمە کار لەسەرەوە کەسایەتی مناڵیمە، سەردەمی مناڵیمە. ئەکرێ من کۆمەڵک دەستکاری بکەم لە ئێستادا، بەڵام هێشتاکانە ئەو کەسایەتیە، ئەو تەبعە، ئەو مۆرکەی کە پێمەوەیە هەرهی مناڵیمە. کاتێک کە لە مناڵیە وەکو جەنابەت دەفەرموویت ئەگەر مناڵەکان لە کایەکانی پەروەردەدا چ ناو خێزان بێت چ ناوەندەکانی خوێندن بێ بتوانین ڕایان بێنین، فێریان بکەین لەسەر ئەوەی کە چۆن بتوانن لە کاتی هەڵچوونە خۆیان بەتاڵ بکەنەوە، بە شتێکی باش دەری ببڕن، کار نەگاتە ئەوەی کە مەسەلەن شتی خراپی لێ بکەوێتەوە. من دڵنیات دەکەم ئەمە کاریگەری ئیجابی هەیە، نەک بۆ سەر خێزانەکە، بۆ سەر تاکەکە، بۆ سەر تێکڕای کۆمەلگا، چکە ئێمە وتمان کۆمەلگا کاتێک کە ئێمە پێناسێک کۆمەلگاکەین ئەبێ بزانین کۆمەلگا لە چ پێکاتوە. چکترین خانەی
کۆمەلگا خێزانە یەکەم خانە کە کۆمەلگای پێدروست دەبێت خێزانە کەواتە خێزان ئەگەر ئارام بووە بە دڵنیای کۆمەلگا ئارام دەبێت لە ئێستا خێزانەکانی ئێمە تا چەند ئارامە بەتایبەت کە دۆخێکی ئاسایی هەیە لە قوتابخانەکانیش ڕۆژانە بۆ نە دەرگای قوتابخانە داخرێەوە خوێندکارانە نێڕێنەوە ماڵەوە ئیتر لە قۆناغی یەکی بنەڕەتی دەست پێکات تا قۆناغەکانی دیکە ئەم قەیرانەی ئێستا و ئەم بارودۆخی ئێستا چۆن کاریگەری لەسەر لایەنی پەروەردەی ئەو مناڵانە ئەبێت و لەسەر دۆخی دواتری کۆمەلگا. بەڵێ بە دڵنیاییەوە من ئەتوانم بڵم بە ڕێژەیەکی زۆر کۆمەلگای ئێمە ئێستا تووڕەیە ئەوانەی دەریە بڕ کاریگەری لەسەر ئەو نەوەیە ئەبێت کاریگەری لەسەر بەدڵنیایی زۆر جار ئەمەی کە تووڕەبوونەکە ڕێک کۆپیە بێ بۆ سەر مناڵەکە نەک کۆپیە بێ بۆ سەر مناڵەکە تووڕەبوون دڵخۆشی وەکو بۆنێکی خۆش وایە کە تۆ بەخۆتیەکەی ئەگوێزرێتەوە گواستنەوەی هەیە یەکێک دڵی خۆش بێ مەسەن نەختێک هەڵپەڕێت و گۆرانی بڵێت و دووسێ کەس ئێمەش سێریەکەین چێش وەراگرین لێو لەوانەیە بەشی ئێمەش ئەوان دڵخۆش بن ئێمەش لەوانەوە دڵخۆشی وەراگرین و لە هەمان کاتە تووڕەبوون شەڕانگێزی ئەویش گواستنەوەی هەیە کاتێک کە تۆ بینی دوو کەس شەڕیانە قسە بە یەکتر ئاڵێن تۆ دڵخۆش نیت بە دڵنیای دڵخۆش نی ئەویش گواستنەوە هەیە کەواتە تۆ لێرە ببینە کاتێک کە ئەمە بۆ گەورەکان ڕاست بێ ئەبێت چەند بۆ مناڵەکان ڕاست بێ زۆر زیاتر چکە مناڵەکان یەک کێشەیان هەیە ئەوەندەی گەورەکان ئەزممویان نییە و هەروەها ئەوەندەی گەورەکان ناتوانن گزارش لە خۆیان بکەن و هەروەها ناتوانن سەبر و ئارامیەکانیان بۆ ماوەیەک بێڵنەوە گەورەکان کە ئەڵێن گەورە پشو درێژیش لەگەڵ یا گەورە بێ گزارشکردنیش لەگەڵ یا گەورە بێ ئەزممویش لەگەڵ یا گەورە بێت بەس مناڵەکان وانێن مناڵەکان ینی کاریگەری زۆر زیاتر ئەچێتە سەریان زۆر نزیکە یەکێک لە مناڵەکان بەهۆی ئەوەی کە باوکو و دایکیان دەنگە دەنگێکی لێدێ تووشی کۆمەڵێک گرەی دەرونی ببێت کە بە درێژایی ژیانی لەگەڵ یا بمێنێتەوە هەموو کاتێک کە لە شاشەی تەلەڤیزیۆنێکەوە لە مەسەلەن سەرجادە لە ناو کۆمەلگا لە هەر شوێنێک ئەم ڕووداوە لە هاوشێوەی ئەو ببینێتەوە ئەم کاریگەریە چێتەوە من شتێکت پێ بڵێم کە لەوانەیە جەنابتان و هەموو تاکێکی ئەم وڵاتە ئەوەی بەسەر هات بێ تاکەیە دێتە لای ئێمە ئەڵێ وەڵاهی من زۆرم دڵ ناخۆشە بەڵام ناشزانم بۆ دڵم ناخۆشە ئەو وێنانەیە کە لە کاتی خۆیە لە مناڵیە یا لە سەردەمێک لە سەردەمەکانیە کە بینیوێتی لە شوێنێکی تر ئەمە لێ دراوەتەوە بەس هەست ناکە کە ئەم لێدانەوەی ینی ئەوەی بیرچۆتەوە بەس هەر لێ درێتەوە لە مێشکە لە ئیرادیەکەیە دروستە بێتەوە دەڵێ دڵم ناخۆشە بەڵام ئەوە لی یاوەتەوە ئەوەی بۆ هاتۆتەوە ئەوە هاتۆتەوە پێشچاوی کە مەسە ئەو وێنەیە دروست بۆتەوە لە بەڵام ناتوانێت گوزاریشی لێ بکە ئەمە لە چۆ سەرچاوی گرتووە لە چۆ کۆتای پێ هەروەکو ئەوەی کە مناڵێک لە مناڵیە لە یەکێ لە ئاژەڵەکانە ترسێت لە سەگێک بترسێ یا لە پشیلەیەک بترسێ یان لە یەکێ لە ئاژەڵەکان بترسێت کاتێک کە ترساوەلی ئێستا کە گەورە بووە ئەی بینێتەوە بە هەمان شێوە ئەترسێتەوە بە هەمان شێوە ئەو هەستەی بۆ دێتەوە بەڵام نازانێت ئەم هەستە لە چووە هاتۆتەوە ئەو هەستی مناڵیە بەڵام جارێکی تر بەلا ئیرادی بخۆی دووبارە دەبێتەوە جا ببینە لێرە وەکۆی جەنابتان باستان کرد ببینە ئێمە ئەگەر مناڵەکان پەروەردە بکەین لە مناڵیەوە پەروەردەیان بکەین فێرە ئارامیان بکەین لە تووڕەیی نەجاتیان بین فێری ئەویان بکەین کە چۆن خۆیان بەتاڵ بکەنەوە دیارە لە گەورەیە ئێمە توانی بە شێوەیەکی گشتی کۆمەلگایەکی تەندروست بنیاد بنین باشە مامۆستایانی لەم سەردەمەیە چۆن دەتوانین تاکێکی ئاراممان هەبێت مثلەن دوێنێ لەو شوێنەی کە جەنابن لێ دانیشت بوو مامۆستایەک دانیشت بوو زۆر بێ ئومێد بوو ینی تەنانەت باسی لەوە کرد کە حکوومەت بەم قەیرانانە دەیەوێت ینی لە پێگەی مامۆستا بدات لاوازی بکات بچووکی بکاتەوە لە ناو کۆمەلگا مەسەلەن ئەمە لەلایەک دوای ئەوە ئەبینیت هۆڵەکانی خوێندن داخراوە اینجا لە هەمووی ناخۆشتر
بە تایبەتی ئەو خوێندکارانەی کە لە یەکی بنەڕەتی ئەم ساڵ چوونەتە خوێندن ینی بەو پەڕی حەز و ئارەزووە چەند ینی بەدڵێکی شکاوە جاریچکە بە بەیانی ئەگەڕێنەوە ئەمە چ کاریگەریەکی هەبێت دیارە من شتێک بە جەنابەت چۆن بتوانین ئەو تاکەوا لێ بکەین کە ئارام بێتەوە بەڵێ من ئەمێ شتێک بە جەنابەت بڵێم ئەگەڕێم و سەرەتای پرسیارەکە کە جەنابەت باست کرد ئەوش ئەوەیە ئایا ئێمە هیوامان هەبێ بەوەی کە ئەمە چارەسەرەکرێت یان هیوامان نەبێت بە دڵنیایی ئێمە هیوامان هەیە هیچ شتێک بێ هیوا نابێت و من دڵنیاشم لەوەی کە بارودۆخەکان مەسەن دێتە پێشەوە بەڵام زەمەنێکیوە بۆ چارەسەرکردنی کاتێکمانەوە بۆ چارەسەرکردنی ئەم کاتە چەندێکە چۆن ئەبێت ئەمە ناتوانم من بڕیاری لێ بم ئەمە لەوانێت من ئەو تایبەتیم نەبێت تایبەتمەندیم نەبێت ئەم تایبەتمەندیە لەوانەیە لەلایەن کۆمەڵە خەڵکی ئابووری ناسەوە بێ یان لەلایەن کۆمەڵە خەڵکی سیاسەتمەدارەوە بێ بەڵام لەسەر ڕەوتی پەروەردە کە ئێمە قسە بکەین بە دڵنیاییەوە دەبێت ئێمە باس لەوە بکەین هەر کێشەیەکە دێتە پێشەوە چۆن چارەسەرەکرێت چۆن چارەسەری کێشەکەین وای کێشە چییە؟ ئێمە ئەگەر کاتێک باز لە کێشە بکەین خودی کێشە لەمپەرە لە بەردەم ئەو ئامانج و خواست و ویستانەی پێویستیانەی کە خەڵقایەتی لەمپەرە کەواتە کێشە ئەمەیە کێشە ئەوەیە کە خەڵق ئامانجی داناوە ئامانجی گشتی داناوە یا ئامانجی تایبەتی داناوە تا کەسەکە بەڵام لەمپەرێکە چێتە بەردەمی ئەم لەمپەرە کە کاتێکە چێتە بەردەمی چۆن ئینسان بتوانێت ئەمە چارەسەر بکە دیارە کێشە پێویستی بەوەیە کە چوارچێوەیەکی بۆ دروست بکرێت دوای ئەوە ئەبێ بزانین هۆکارەکانی دروستبوونی کێشەکە لەکوێوە دروست بووە دوای ئەوە ئەبێ بزانین کە ینی چەند ئۆپشنێک دابنین کە بەم ئۆپشنانەیان بەم هەڵبژاردانە ئەم کێشە چارەسەرەکرێ ئۆپشنەکان چییە بڵێن اختیارەکان چییە ئێمە ئەبێ ئەوانە بێنی بە کامیان لە هەمویان تەکالیفی کەمترەوە کەرەسەکانی چەندە وە چەنی تێچوون هەیە تێچوون لە ڕووی معنەویەوە تێچوون لە ڕووی مادیەوە چەنی تێچێ ئێستا ئەمەی کە جەنابتان دەبینن لە سەرشەقام ئەمە تێچوونە تێچوونی لە ڕووی معنەویەوەیە خەڵقەت چێتە سەرجادا مەسەرەن دایرەکانی بەجێڵێ هەروەها کۆمەڵێ هەڵوێستی خۆی هەیە لە پێناوی ئەوەی بگاتەوە بۆ ئامانجی پێشووکە هەی بووە لێرە ئەمە یەکێکە لە کێشەکان بەڵام لە چارەسەرەکان بەڵام بە شێوەیەکی گشتی کە ئێمە باسی بکەین دیارە وەکۆی جەنابەت باست کرد ئەبێ ئەو مناڵی کە لە قوتابخانە ئەم ساڵی یەکەمیەتی کە چاوەڕێ بۆ پێشوازی لێ بکرێ کە چاوەڕێ بووە ژینگەی خۆی بگۆڕێ بۆ ئەوە کە چەند ئەم مناڵە لەوانەیە لە تەمەنی 4 ساڵیەوە جانتای هەڵکردە بێ کردبێت تێشانی مەسەلەن هی براکەی هی کەسەکەی یان داوای لە دایک و باوکی کردبێ کە نمایشی ئەوە بکات کە چۆن ببێتە قوتابی یعنی ببێتە کارکتەرێک بۆ ئەوەی هەتا بگاتە قوتابخانە ئەمەی نمایش کردە بێ و ئێستا کە قوتابخانەی بینیوە دیارە ئەمە کاریگەری لەسەر زیرەکبوونی قوتابیەکە هەیە چکە ئەو حەزەی کەمە بێتەوە وەکو پێویست نامێنێ کاریگەری هەیە لەسەر پەیوەندیەکانی کاریگەری هەیە لەسەر خۆگونجاندنی لە ناو قوتابخانە لەگەڵ مامۆستاکانیە چکە مامۆستاکانی ئەمڕۆ کە دەبینێت مەسە مامۆستاکانی ئەو دەموچاوە ئاساییان نییە ئەو دەموچاوە ئەوەیان نییە بە دڵنیاییەوە کاتێک کە مامۆستاکانی موچە وەربگرن کاتێک کە بڵێن کێشەیان نەبێ دەموچاوێکی باشتریان هەیە و دۆخێکی ئاساییتریان هەیە یعنی ئەوەش مناڵەکە مناڵ یەکێک لە شتەکانی ئەوەیە گەورە چاکە خوێنێتەوە بەڵام ناتوانێت گوزارشی لێ بکە باسی بکە کە تۆ چۆنی بەڵام هەستی پێیەکە هەستەکە ئەم مامۆستایە تووڕێە هەستەکە جەوی باش نییە هەستەکە کە ئەوێ زۆر باش هەستەکە هەڵوێستی شوەرەگرێ بەڵام ناتوانێت گوزاریشی لێ بەڵێ مامۆستا ڕەوسا بەرپرسێ ڕێکخراوە پەروەردەی یا خێزانی گەلێک سپاس بۆ شرۆڤێنتە بەڵێ بینەران